بەناوی خۆی بەخشنەی میهرەبان هێزی من لەوەیە کە مامۆسایان لێرە گفتوگویان لەگەڵا دەکەم و قسەیان لەگەڵا دەکەم و پرسیار و وەڵام و بیرکردنەوە و ئیشوکار وا کاتی ئینسان تااقەتی هەبێت و هەموو سێشەمەیەک چاوەڕێی دووشەمەی دوای ئەوم لەبەرەوە پێ خۆشحاڵم زۆر دەستان خۆش بێت ئەگەر یەکسەر ڕاستەوخۆ بچمە ناو بابەتەکە یەک شت خاڵکە کۆتایی هەفتەکەی تر باسمان کرد کۆتایی وانەکە مەسەلەی ئەوەی کە بابەتەکان ئێستا تۆزێک ڕوونترن و یان لە سەرەتاوە بەمە دەستمان پێ بکردای و ئەمانە یەک خاڵە بۆ حەزم کرد بیڵێم بەشێکی زۆری ئەو شتانەی کە ئێستا ئێمە بەلامانەوە خاڵی گرنگن یان لیان تێئەگەین یان پێمان وایە گرنگن یان وەکو بڵێ وامان لێ ئەکات جۆرێک لە باوەڕ پێبوون یا جۆرێک لە قەنەعەت پێهێنان تەنانەت تێگەیشتن لە چەمکەکان لە باسەکان لە مەسەلەی ڕەخنە لە مەسەلەی معریفەی پەروەردەی خۆماڵی لە مەسەلەی خودی پەروەردە لە مەسەلەی معریفە چییە و چۆنە و جۆرا و جۆری و جیاوازی و پێوەر و کۆمەڵەشت کە باسمان کرد و ئێستا باسیەکەین بۆیە ئێستا لی تێگەین چونکە وەکو بڵێ ئەو سەرەتایەمان هەبووە ینی سەرەتاکە گرنگە بۆ ئەوەی کە ئێستا بۆ نمونە باسی با بڵێن هەر لە تایتلی وانەی ئەمڕۆکەڵێن پەیوەندیەکانی مامۆستا و خوێنکار ئۆتۆماتیکی ینی تێئەگەین مەبەسمان لە پەیوەندیەکان هەر سەلام عەلەیکم چۆنی باشی نییە کە دەڵێن پەروەردە کە دەڵێن مامۆستا کۆمەڵە شت هەمووی ئەو پێشەکی و بنەمایی کە لە سەرەتاوە باسمان کرد وای کردەوە ئێستا لەم شتانە تێبگەین ئەگەر بێت و لە ڕۆژ یەکەمەوە بڵێن پەروەردەی دیموکراتی وایە وا گرنگە لەوە ئەچێ کەمتر بتوانین هەزمی بکەین بۆیە ئێستا بۆیە هەندێک شت باز دەکەین ئاسانە و تێئەگەین لەبەرەوەی پێکەوە هەموومان شتێک فێر بووین کەوای کردووە چەمکەکانمان بەلاوە ڕوون بێت یا ڕوونتر بێت بابێت بۆیە ئەمڕۆ ئیشەڵا باسی پەیوەندیەکانی مامۆستا و خوێنکار لە پەروەردەی دیموکراتیدا دەکەین هەڵبەت باسی پەیوەندیەکانمان کرد هەفتەکەی تر و هەفتەی پێشتریش کە پێناسەی دیموکراسیمان کرد هەر لە ناو هەمان بازنەدا دەخولینەوە کۆمەڵێک پێشگریمانە با بڵێن یا کۆمەڵێک بنەما کە پێشتریش باسمان کردووە و لە باسی ئەمڕۆ گرنگە تێی بگەین و بیزانین ئەم بابەتانن یەکەم ئێمە جەخت لەوە دەکەمەوە کە باسی دیموکراسی کە دەکەین باسی شێوەیەکی حکومڕانی ناکەین بە تایبەتی یعنی شێوەیەکی حکومڕانی دەکرێت تعبیر بێت لە دیموکراسی بەڵام مەبەستمان تەنها ئەوە نییە بەڵکو مەبەستمان لە دیموکراسی چییە؟ دیموکراسی هێزی پەیوەندیەکانی مرۆڤ بۆیە لە تایتلەکەش باسی پەیوەندیەکان بوو ئەومان لەبیر بێت کە دەڵێن دیموکراسی مەبەستمان لە هێزی پەیوەندیەکانی مرۆڤ ئیتر هەموو پەیوەندیەکان کۆمەڵی بنەمای هەیە خۆتان دەزانن و باسمان کرد هەموو جۆرە پەیوەندیەک ناخوا کۆمەڵی پەیوەندیە کۆمەڵی بنەمای هەیە پەیوەندیەکان بۆ ئەوی بچێتە بازنەی دیموکراسیەوە ئەمە یەک دوو پرۆسەی پەروەردەی دیموکراتی تەمەن ئەمڕۆ جەخت لەوە دەکەین و باسی دەکەین بەڵام ئەوەی تا ئێستا حەقە تێگەیشت بین و یان تۆزێک لە بەرچاومان ڕوون بێت ئەوەیە کە پرۆسەی پەروەردەی دیموکراتی ئامانجەکەی چییە بۆچی تێدەکۆشێت بۆ هاریکاری و پشتوپەنابوونی مرۆڤەکانە بۆ یەکتر بۆ هاریکاری و پشتوپەنابوونی مرۆڤەکانە بۆ یەکتر بیرتان لێ باسمان کرد هاریکاری هاو ئاهەنگی بۆیە کۆی پرۆسەی پەروەردەی دیموکراتی بۆ ئەوەیە کە مرۆڤەکان هاریکاری یەکتر بن هاری یەکتر بکەن یعنی یارمەتی یەکتر بدەن پشتوپەنای یەکتر بن ئەنجا گرنگە بۆچی ئەم بۆ ئەبێ پشتوپەنای یەکتر بن بۆچی ئەبێ هاریکاری یەکتر بن هاری یەکتر بکەن ڕاستی یەکێک لە بنەماکانی تەمەن پەروەردەی دیموکراسی بە تایبەتی ئەوەی کە زۆر لەو فەیلسوفانەی کە بەنێوبانگن لە مەسەلەی پەروەردەی دیموکراتی جۆن دیوی کە فەیلسوفێکی ئەمریکیە نزیکەی 100 ساڵێک ژیاوە ینی تەمەنێکی باشیە بوو و کۆمەڵە بنەمای
پەروەردەی داڕشتووە بە تایبەتی لە ئەمریکا و لە زۆر وڵاتی دیکەش ینی قسەیەک دەکا دەڵێ ڕاستیایی لە گرنگی پەروەردە بۆ مرۆڤایەتی سەرچاوەکەی چییە؟ سەرچاوەکەی ئەوەیە کە مرۆڤەکان یەکسان نین لە توانەکانیان. ئەنی مرۆڤ لە توانەکانیدا یەکسان نییە بە کەسێکی تر. مرۆڤەکان توانای جۆرا و جۆریان هەیە و تواناکان یەکسان نین. تەمەەن بیتان بێت جە هەفتەکەی دەباسی توانەمان کرد. تواناکان یەکسان نین. ئایا توانای جەستەییە، توانای هۆش و هزریە، توانای پەیوەندی و کۆمەڵایەتیە، توانای سیاسیە، توانای ئابووریە، ینی بە شێوەیەکی گشتی مرۆڤەکان یەکسان نین. لە مرۆڤایەتیدا و لە قیمەت و بەها و نرخی مرۆڤایەتیە یەکسانن، بەڵام لە توانایاندا یەکسان نین. مادەم یەکسان نین، پەروەردە گرنگە. ئەگەر بەهاتە هەمان یەکشت بوونا پێویستی بە پەروەردە نەدەکرد. ئەگەر بەهاتە مرۆڤ هەمووی فۆتۆکۆپی یەکتر بن، هەموویان بە هەمان شێوە لەسەر هەمان ئاست و توانە بن، پێویستی بە پەروەردە نەدەکرد. بەڵام بۆیە پەروەردە گرنگە چونکە مرۆڤەکان لە توانایاندا نایەکسانن. مادەم مرۆڤ نایەکسانە، ئەگەر بێت و بە بڕیارێکی سیاسی، یعنی بە بڕیارێکی کۆمەڵایەتی، بە بڕیارێک کە مرۆڤەکان خۆیان بڕیار بنە بڵێن مادەم ئێمە یەکسان نین، پێویستە شتێک بکەین. پێویستە پەروەردە بێنینە گۆڕێ. بۆچی؟ بۆ ئەوەی ئەوانەی کە توانیان هەیە ئەوانە نەچەوسێنەوە کە توانایان نییە. ئەوانەی کە توانیان هەیە لە شوێنێک نەژین و لە جیهانێکی تایبەت بەخۆیاندا نەژین و ئەوانەی کە بێتوانان لە دەرەوەی ئەوە بن و دەرکرێن. بۆیە پەروەردەکردن دێتە گۆڕێ بەو مانایی کە هاریکاری و پشت و پەنابوونی یەکتری، بۆ ئەوی ئەوانەی کە توانایان زیاترە دەستی ئەوانە بگرن کە توانایان کەمترە، بۆی چەسانەوە ڕوونەدات. بۆیە ئەمە کۆمەڵێک بنەمای سەرەکین بۆ وانەکەی ئەمڕۆمان. ئیشەڵا لەسەر ئەو بنەمایە باسی پەیوەندیەکانی مامۆستا و خوێندکاران دەکەین. ینی مامۆستایان و خوێندکاران، مامۆستایان و تەلەبە و تەمان بە شێوە فراوانەکەی دەچینە سەر مەسەلەی کۆمەڵگەشت. باش، ئەگەر پێناسەی مامۆستا بکەین، بڵین مامۆستا کێیە؟ لە پەروەردەی دیموکراتیدا مامۆستا چۆن پێناسە ئەکرێت؟ مامۆستا کێیە؟ مامۆستا لە پۆلدا، ئەگەر با بڵین لە پۆلدا باسی بکەین، مامۆستا هاری خوێنکار دەکات، یارمەتی ئەدات. باشە، و دەستی ئەگرێت. مامۆستا دەستی خوێنکار ئەگرێت، دەستی تەلەبە و قوتابی ئەگرێت. باشە، هاریکاری ئەکات، هاوکاریەتی یا یارمەتی ئەدات. بۆچی؟ تا ئەوەی باشتر بێت، تا زیاتر بزانێت، تا ئەوەی تەلەبەکە باشتر بێت، ئەوەی خۆی باشە باشتر بێت، بەرەو پێشەوە بچێت، ئەزانێت بۆ ئەوی زیاتر بزانێت. باشە، تا باشتر و ڕێکتر بیر بکاتەوە. بۆیە هەمیشە دەبینین خاڵێک هەنگاوێک بەرەو پێشچوون هەیە، بەرەو گەشە سەندن هەیە، بەرەو پێش بردن هەیە، لە بەتاڵی بۆ پڕکردن نا، بەڵکو لە پڕی بۆ چاکتر، لە پڕی بۆ پڕتر، لە زانین بۆ زیاتر زانین، لە باشی بۆ باشتر، وانێ لە توانای ئێرە بۆ توانای ئێرە، لە ئاستێکی ئێرە بۆ ئاستێکی ئێرە، لە ئاستێکی ئێرە بۆ پێشتر. باشە، تا مامەڵەی خوێنکار و قوتابیەکە لەگەڵ خۆی و خەڵک و ڕوەک و گیاندار و دار و بەردا باش بێت. مامەڵە و چالاکی و کردداری خوێنکار باشتر بێت، چاکتر بێت، ڕێک و پێکتر بێت. باشە، بۆ ئەوەی ئاسوودەتر بێت، تا ئەوەی خوێنکارەکە ئاسوودەتر بێت، ژیان دۆستتر بێت. هاتینەوە سەر مەسەلەی ئاسوودەیی کە لە ڕۆژ یەکەم باسی ئاسوودەییمان کرد. ژیان دۆستی، دڵفراوانی. باش، مامۆستا کەواتە مامۆستا پێگە و ئیشی مامۆستا چییە؟ هاریکردنی خوێنکارە. باشە، شتێکی گرنگ لێرە ئەوەیە دەکرێت پرسیار بکەین، بڵێن باشە ئەم هاریکردنە، ئەم یارمەتیدانە چۆن ڕوودەدا؟ چی بکات؟ ینی ئەی باشە ئەمە باشە، باوەڕمان بەم شتانە هەیە، بەڵام ئەم شتە چۆن ڕوودەدات؟ لە واقعدا چۆن ڕوودەدات؟ ڕاستی لە پەروەردەی دیموکراتیدا مامۆستا چی ئەکات؟
کەشوهەوای باشتر بوون دروست دەکات دێنێتە گۆڕێ کەشوهەوای چاک بوون کەشوهەوای زیاتر زانین کەشوهەوای گەشە سەندن دێنێتە گۆڕێ باشە دۆخی باشبوون دروست دەکات کەشوهەوا و دۆخی باشبوون دروست دەکات خوێن کارەکانی خۆی دەخاتە ناو دۆخێکەوە کە باش بن تێدا نەک بە زۆر باش بوون بەسەریاندا بسەپێنێت دوشتی زۆر جیاوازە دوشتی زۆر جیاوازە تۆ باشبوون بسەپێنیت یانیش جەوێک دروستکەی باشبوون ڕوو بدات جەوێک دروست بکەی باشبوون ڕوو بدات جیایە لەوەی کە تۆ باشبوون بسەپێنیت طبعاً ئێمە لە هەفتەی داهاتوو ئینشەڵا بە شێوەیەکی تایبەت باسی شوێن دەکەین یەکێک لە شتەکان کە بەشێکە لە دروستکردنی کەشوهەوا و بارودۆخ شوێنە جێگە پلیس مەکان باشە یەکێک لە شتەکان کە باسی دەکەین مەسەلەی شوێنە بەڵام بەگشتی مامۆسایەتی لە دروستکردنی کەشوهەوایەکە کە پەرەپێدان و نشونما و گەشە سەندن ڕوو بدات نەک بیسەپێنێت باش مانای ئەمە چییە؟ مانای ئەوەی تۆ کاتێککە حکم دەدەی دەڵێی فلان باشە فلان خراپە ئەمانە زیرەکن ئەمانە تەمبەڵن وانە بەراوردیان دەکەی ئەمانە چاکن ئەمانە چاکترن ئەمانە باشن ئەمانە خراپن ئەمانە دەرچوون ئەمانە دەرنەچوون دروستکردنی منافەسە و ململانێ و یەکتر بەزاندن دابشکردنی و پۆلپۆلکردن ئەمە پۆلی زیرەکەکانە ئەمە پۆلی تەمەڵەکانە ئەمە قوتابخانەی بەرەمدارانە ئەمە قوتابخانەی بێبەهرەکانە ئەمە قوتابخانەی نازانم چییە ئەمە هی فلان شتە ئەم بنەمایانەی کە لە وڵاتی ئێمە ئێستا نەکەو ئێستا وەکو بڵێ وەکو دەرمان وەکو چارەسەر دەرخواردمان دەدرێت گینا هەروە بووە مەسەلەی بەراورد مەسەلەی دابشکردن مەسەلەی پۆلپۆلکردن ینی لە ڕوو عەمەلیەکەی و گۆڕاوە بۆ بڕیاری سیاسی دابشکردنی پۆل و دابشکردنی تەلەبە و وەکو بڵێ دەرهێنانی زیرەکەکان لە ڕیزا و ئەو شتە هەیە لە ڕیز کاتی خۆی وابوو وازم ئێستشکەم کە مشتی وا هەیە نازانم بەس کاتی خۆی وابوو بە ناوی ئافرین و دەستخۆشیکردن بۆ کۆمەڵێک تەلەبیان دەرهێناونەوە شجاعەکان لێ ئەدا ئەستێرۆمان من ناڵێ بەمانە هەمیشە خراپن بەڵام بەگشتی کاتێک ئەوێتە بنەمای مامۆستایەتی ئەوێتە بنەمای فێرکردن کۆمەڵە کێشە دروست دەکات بۆ نمونە تۆ دەستخۆشی کۆمەڵەشتی ئیجابی تێدایە بەڵام کۆمەڵەشتی سەلبیشی تێدایە بەڵام حکومدان و بەراوردکردن و ململانی و بەشبەشکردن و پۆلی تەمەڵ و پۆلی زیرەک و پۆلی دەرچووەکان و پۆلی باشەکان و خراپەکان و ئەم جیاکاری و خستنە ناو قاڵب و بەشبەشکردنە دژی هاریکاریە تۆ دیارە ئیشەکەت ئەوە نییە خەڵکی یارمەتی خەڵک بدەیت بوویتە حاکم بوویتە بڕیار بەسەر خەڵکدادان کەسێک کە هاریکاری خەڵک بکات ناچێت دابەشیان بکات تۆ چیت پێویستە بۆ تەکەم چ جۆرە هاوکاریەکە دەوێت بۆ تەکەم هەندێک کەسێ هاوکاری 10 ساعتی دەوێت هەندێک کەسێ هاوکاری 50 ساعتی تۆ بۆچی ئەبێ ئەوانی هاوکاری 50 ساعتیان بوێت پێ دوابێ ئەمانە خراپترن ئەمانە نەزانترن ئەمانە تەمەڵن وانی ئەوەی بەگشتی لە کوردستان و لە سیستەمی خۆماندا هەیە کە مامۆستا ئیشی مامۆستا هاریکاری بوو نابێ حکوم بدات ئەگەر ئیشی شتێکی تر بوو ئەوە شتێکی ترە بەڵام ئەگەر ئیشی مامۆستا پەرەپێدان و چاکردن و باشترکردن و دروستکردنی کەشوهەوا و دەرفەتی باشبوون و چاکبوون و فێربوون و زیاتر فێربوون و ئەمانە بێت حکم نادا بەراورد ناکە ململانێ و بەزاندن ناکاتە بنەما باشە دابشکردن و پۆلپۆلکردنی باش و خراپ و زیرەک و تەمەڵ و ئەمانە ناکات شتێکی دیکەش هەیە کە گرنگە بیزانین و چەند جارێکیش باسمان کردو ئێمە لێرە باسی یەکسانی ناکەین باسی وەک یەکلێکردن ناکەین زۆر گرنگە ئەم خاڵە بیزانین مەبەستەکەمان ئەوە نییە هەمومان یەکسانی چونکە زۆر جار هەیە یەکسانی بۆتە ئەو بتەی کە خەریکە دەپەرسترێت بە ناوی یەکسانی بە ناوی یەکسانیەوە کۆمەڵە شت دەکرێت دەڵێ بۆی هەمووی یەکسامین بۆی ئەمە دەرفەتی یەکسان چییە باسەکە باسی یەکسانی نییە چونکە لە سەرتاوە باسمان کە مرۆڤەکان لە توانەکانیاندا یەکسان نین مامۆسای دیموکراتی دەزانێت کە خوێندکارەکانی جیاوازن و توانایان یەکسان نییە لە پۆلی
پێنجی ئیبتیدایی، پێنجی بنەڕەتی ڕاستی دەبوێ بە گشتی تەنها لە تەمەندا ئەمانە یەکسانن، کەم تا زۆر تەنها لە تەمەندا یەکسان، لە شتیدا یەکسان نین، بۆیە ناکرێ وەکو یەک مامەڵە لەگەڵ خوێندکاران بکرێت لە تەنانەت لە هەمان پۆلدا خۆی لە خۆیدا ئەوە خۆی قسەیەکە، ینی بۆچی ئەبێ بۆ نمونە پرسیارێکی گرنگە بۆچی ئەبێ پۆل دابەشکردن تەنها لەسەر تەمەن بێت، ینی وانە سیر نییە، ینی ئێمە لە قوتابخانەکانی ئێمە تەنها لەسەر تەمەن خەڵک دابەشەکە، وەکو بڵێ ئەم خەڵکە لە شتی تردا لە هەموو شتێکدا جیاوازن تەنها لە تەمەندا، خۆی ڕاستە لە تەمەندا یەکسانن، کۆمەڵە شتی دیکەشان هەیە لە یەک دەچن، بەڵام زۆر شتی دیکەشان هەیە جیاوازن، بەڵام جیاوازیەکان بوونەتە بنەمای دابەشکاری لە باتی ئەوەی ببنێت بنەمای هاوکاربوون و هاو ئاهەنگبوون، ئەوە یەکێکە لە نمونەکان. بەڵام مامۆستای دیموکراتی دەزانێت کە خوێندکارەکانی جیاوازن و توانەکانیشان یەکسان نین، باشە تۆ کە پۆلێکت هەیە توانەکانیان یەکسان نین و لە ئاستی خوێندن و ئاستی زیرەکی و ئاستی زانین و ئاستی بیرهێنانەوە ئاستی بیرکردنەوە ئاستی لەش و توانای جەستەیی و هەندێکی هەیە دەتوانێت دانیشێ بە سەعاتی 2 سەعات نەجوڵێ، هەندێکیشێ ناتوانێت دانیشی، هەندێکی حەزەکە قسە بکە و زوو تەداخل بکە، هەندێکی مێشکی ئەڕوا مەشغوڵە مێشکی لە شوێنێکی ترە وانە. بەڵام مامۆسات چی ئەکا بزەبت دێت هاری هەمووان دەکات، هەموو ئەم پۆلە 20-30-40-50 کە بە شێوەی جۆر بە جۆر جیاوازن هاری هەمویان دەکات جیاوازیەکان ببنە بنەمای هێز، جیاوازیەکان ببنە بنەمای هێز، ببنە بنەمای ویست، ببنە بنەمای ینی چی لێ بێت جیاوازیەکان ببێتە بنەمای توانست و توانین و قابلیەت ئەبیڵیتی، وانە نەک جیاوازی بێتە بنەمای لێک دابڕین و جیاکاری. ئەمە باسی دابڕانمان کرد ئەگە بیرتابێ هەفتەکەی تر، ینی لە دیموکراسیدا دابڕان نییە، ئێمەش هەمومان جیاوازین، جیاوازیەکە ئەبێتە بنەمای هێز، ئەبێتە تەواوکردنی یەکتری، ئەبێتە کاملکردنی یەکتری بۆ ئەوی خەڵک دروست ببێ بۆی هێز دروست ببێ. باش ئەمە بە شێوەیەکی گشتی لە پەیوەندی مامۆستا لەگەڵ خوێندکاری پەیوەندی هاری کاریە، پەیوەندی دەستگرتنە، پەیوەندی پشت و پەنابوونە تا ئەوەی کە تواناکان باشتر بن چاکتر بن بەرەو پێشتر بچن، لە هەمان کاتیش وا دەکات توانە جیاوازەکان یەکتر تەواو بن، تەکاملی بن، یەکتر تەواوکەر بن، هاو ئاهەنگ بن. باش ئەی دەوری خوێنکار و ڕۆڵی خوێنکار چییە؟ وانێ خوێنکاران تەلەبە هەمویان لە پۆلی دیموکراتیدا پەیوەندیەکانیان چۆنە؟ بە هەمان شێوە خوێنکارانیش هاری یەکدی دەکەن، ئەوانش هاوکاری یەکترن، ململانە ناکەن کێ یەکەم و کێ دووەم و کێ پێشکێ دەکەوێ و کێ خاڵ زیاتر تۆمار بکە و کێ نازانم چی بکە کێ پێشکێ بکەوێ و ئەمانە مەبەستەکەیان ئەوە نییە، قسە لەوە نییە کە کێ یەکەمی پۆل دەرچوو، ئەوانە ئاسایی ئەو شتانە جاری وای دەبێت، بەس ئەوە نابێتە بنەمای هەموو ئیش و کارەکان، نابێتە بنەمای مامەڵە و پەیوەندیەکان. باشە لە پۆلێکی دیموکراتیدا خوێندکارەکان کاری ئیش لەسەر تاکڕەوی هەرکەس بۆ خۆی ناکەن، بۆ نمونە تۆ ئیمتیحاناتی سیستەمی ئێمە لەسەر تاکڕەوی دامەزراوە بە ناوی گرنگیدان بە تاک کە ئەمە بە هیچ شێوەیەوانە. باشە باسەکە باسی تاکڕەوی نییە لە پۆلی دیموکراتیە، باسی ئەوە نی هەرکەس بۆ خۆی دەرسەکە لەبەر بکات. تەنانەت ئێمە هەموو جۆرە هەڵسەنگانیەکمان لەسەر ئەوەیە کە تۆ بە تەنیا وەڵامەکەت بدەیتەوە کە سەیرت نەکات سەیری کەس نەکەی، تۆزە جاجایژەکە پرۆژەیەک هەبێت پێکەوە خوێنکارەکان ئیش بکەن و شتێک بکەن، کەمترین دەرەجەی لەسەر و کەمترین اعتیباری بۆ دەکرێت. شتێکی سیر کە من هەمیشە کە لە ئاستی زانکۆ کە من وانم گوتۆتەوەیە، یانی شتێکی زۆر سیر ئەوەیە کە تەلەبە شەرم لە یەکتری ئەەکەن، لە یەکتری دەترسن، لە گاڵتە پێکردن دەترسن، لە تەریقکردنەوە تەریقبوونەوە دەترسن، سیقیان بە یەکتری نییە. زۆر جار هەیە معلوماتێک ئەزانن، شتێک دەزانن، بابەتێک هەیە بۆ یەکتری باس ناکەن، یەکتری ئازاجەکەن لە هەراسانکردنی بە شێوەی جۆرا و جۆر، بوڵینگ بە ئینگلیزی، عەزێتدانە، چاوسورکردنەوەیە، تەنانەت
تەنانەت بۆن من لە زانکۆ تەلەبە هەبوو نەیدەویست ئەوە نیە لێدان هەیە نازانم ئێستا ماوەیان نە زمانی ئێمە شتێکی پۆز بوو علاساس لە دەرز بدەیت کەس نەچێتە ژوورەوە ئەگەر دووسێ کەس بیان ویستا بچنە ژوورەوە ئەوانی تر چا هەڕەشان لێکردن پیانوت ئێوە بەشێک نین لە پۆلەکە ئەیان ترسان ویست ئاجانەکردن هیوا هەبوو حەزی لەو بژێت دەرسەکە بەس لە ترسی تەلەبەکانی ڕفیقی نەیدەوێرە یعنی ئەو نوع حاڵەتانە بە شێوەیەکی گشتی لە گروپدا هەیە بەڵام لە پۆلی دیموکراتیدا شتیوە نابێت سەیرە زۆر سەیرە کە تەلەبەم هەبووە لە زانکۆ حساب کە 18 ساڵە 19 ساڵە 20 ساڵە وتومە قسە بکە شت بڵێ بخوێنە ماوە ساڵای شەرمەکەم دوای پێم پێکەنن ئەم کولتوری پێکەنین و یەکترشکاندنەوە و تەرێقکردنەوەیە لە سکی دایکیانەوە نەیان هێناوە ئەمە فێر کراون فێربوون خۆ مامۆستاکە مەرجێ دەرسی دادابن و بە سلاید و بە ئیمتیحان کەش و هەوایەک دروست بە ئێمە بیری ئەومان لەبیر بێت چۆن دیموکراسی بە دەرسی دیموکراسی مرۆڤ فێری دیموکراسی نابێت بە هەمان شێوەش بە دەرسی تەرێقکردنەوە ملشکاندن خەڵک فێری ملشکاندن و تەرێقکردنەوە نابن بەڵکو کەش و هەوایەک دروست دەبێت کەوا دەکە ئەم شتان ببنە شتی ئاسایی مامۆستا ئاسۆ دەڵێ پاشقولگرتن و فێڵ هەیە بە تایبەتی ناو ئەوائیلەکاندا بەڵێ بە دڵنیاییەوە گرنگە ئێمە ئەو پرسیارە لە خۆمان بکەین ئەم شتانە چۆن دروست ئەبێ بیدۆزینەوە لەکوێوە دروست دەبن تۆ ئەگەر لەسەر سیستەمێک دامەزراویت هەر کەس بۆ خۆی بێت باشە نە لە سعیکردن پێکەوەی نە لە دەرسوتنەوە پێکەوەی نە لە خوێندن نە لە ئیمتیحانات و هەڵسەنگاندن گروپۆرک ئەگەر هەبێت تۆزێکە بەڵام بەشەوەی گشتی لەسەر بنەمای بەتەنیابوون تۆ داهات و دیار دەبێت بۆیە تۆ ئەچێتە ناو DNA-تەوە ئەچێتە ناو خوێن و ئێسقانتەوە مەسەلی ملشکاندن ئێسش بە ناوی منافەسە و بە ناوی چیوچیەوە علاساز ئەمە دنیای پێشکەوتنە بۆی پێشکەوی ئەبێ منافەسە بکەیت کۆمەڵەشتی سەیر و سەمەرەیدی لەو شتان بەڵام ئێستا ئێمە باسی مامۆستامان کرد پەیوەندەکانی مامۆستا لەگەڵ خوێنکار پەیوەندەکانی خوێنکار لەگەڵ خوێنکار گرنگە بەڵام کۆی پۆلەکە کە مامۆستاشی تێدا و خوێنکاریشی تێدا تەمان دەچینە مەسەلەی کۆی قوتابخانە و دەستگای پەروەردەیی و خوێندنگەکەش وانە بەڵام پۆلێکی دیموکراتی وەکو زنجیر وایە هێزی زنجیر هێندەی بێتوانێتترین ئەقڵی زنجیرەکە یانی چی ئەم قسەیە یعنی ئێمە ئێستا بۆ نمونە زنجیرێکمان هەیە 20 ئەڵقەی تێدایە باڵێن 25 ئەڵقەیە زنجیرەکە ئەڵقە باشە 20 ئەڵقەیە 19 ئەڵقەیان لە پۆڵا دروست کراوە پۆڵای ئەستور پۆڵای تن باشە 19 ئەڵقەیان لە بەهێزترین پۆڵا دروست کراوە لە حین کراوە تنە ئەڵقەی 20ەم لە فافۆن دروست کراوە ئەڵقەی 20ەم لە باغە دروست کراوە هێزی ئەو زنجیرە لە باغەکەیە نەک لە پۆڵاکان هێزی زنجیرەکە لە ئەو 19 پۆڵاکە نییە لە باغەکەیە لە فافۆنەکەیە لە پەڕۆکەی ئەگەر بە پەڕۆ بەسراوێتەوە وانە مامۆستا نەجات دەڵێ ئەو چاوسورکردنەوەیە و ئیزعاجکردن لە ناو مامۆستاشدا هەیە ئێستا دەچینە سەری بەڵێ مامۆستا نەکە لە ناو خوێنکاراندا ئێستا دەچینە سەری خەمن نەبێ بەڵام لە پۆلێک کە مامۆستاشی تێدایە کە خوێنکاریشی تێدایە وەکو زنجیر وایە ئەگەر 19 ئەڵقەی زنجیرەکە لە بەهێزترین مادە دروست کرابێت تاکە یەک ئەڵقەیان لە پەمۆ دروست کرابێت لە پەڕۆ دروست کرابێت لە فافۆن و باغە دروست کرابێت کە بە ئاسانی ئەشکێت کۆی زنجیرەکە هێزی کۆی زنجیرەکە لەو تاکە ئەڵقەیە باشە بۆیە لە پۆلێکدا تەمەن مامۆستا ئەندامێکی پۆلەکەیە ئەوش ئەڵقەیەکە لە ئەڵقەکان بۆیە خوێنکار 19 ئەگەر مامۆستا فافۆنەکە بێت یا یەکی لە خوێنکارەکان فافۆنەکە بێت پەڕۆکە بێت ئەوانی دیچەنە بەهێز بن سوودێکی وایان نابێت ئەبێت 20ەمەکەش بەهێزکەن ئەگینا خۆشان زەعیف بن ئەگینا
زنجیرەکە دەبسێت مامۆستاش بەشێکە لە پۆل مامۆستا لە دەرەوەی پۆل نییە لە پەروەردەی دیموکراتیدا بەو شێوەی ئێمە باسیەکەین و هێناومانە و باسیەکەین مامۆستا بەشێکی نییە لە دەرەوەی پۆل بەشێکی ناو پۆلەکەیە بە شێوەی تەمان ئەماگە تۆ بەراوردیکەی بەوەی کە لە کوردستان هەیە مامۆستا پەیوەندی بە پۆلەوە نییە دێ دەرسی خۆڵێت و ئەڕوات باڵێن باسەکە باسی ئەوەیە کە ئێمە پۆلی دیموکراتیمان بەڕاستی هەبێ مامۆستا ئەندامێکە لە پۆلەکە پۆلی دیموکراتی کۆمەڵێک مرۆڤی تێدا خۆیان کێشەکانی پۆل چارەسەر دەکەن پۆلی دیموکراتی کۆمەڵێک مرۆڤی تێدایە کە خۆیان کێشەکانی خۆیان چارەسەر دەکەن مامۆستا کاروان دەڵێ دکتۆر گانێستا قوتابی لەبەر شکاندنەوەی لەلایەن مامۆستاکەی و ناوێت هیچ بڵێت بەڕاستی ئێستا ئەو ڕۆڵی زیاتر شکاندنەوەیە گوێزراوەتەوە بە مامۆستا من براکەم لە قوتابخانە دەڵێت کەسمان ناوێرین لەبەر مامۆستا قسە بکەین جنێ و قسەی ناشرینمان پێ ئەڵێت هەروەها پێشمان ئەڵێت نابێت وەڵامی هەڵە بدەنەوە لە کاتی پرسیارکردنە تەنانەت ئەڵێت دوور لە ڕووی ئێوە و بینانە قۆنەرە ئەو شوێنێت بۆمان بەڵێ شتێکی سەیر نییە شتێکی سەیر نییە مامۆستا هەفتەکەی تر باسی کردوتی کۆمەڵگەی ئێمە دیموکراتی بۆی نابێ یا ئەمە هێشتا ئەو ڕۆشنبیریەی نییە و ئەمانە لە ئاسمانە بەماندانە بەزاوە لەو جۆرە مامۆستا و لەو جۆرە پۆلانێ ینی گرنگە ئێمە لە مانای دیموکراسی کە تێدەگەین و باسی هێزی پەیوەندیەکان و ئەمانە دەکەین باسی زنجیر دەکەین تۆ وا بێنە بەرچاوی خۆ چۆن پۆلێک بەڕاستی پۆلێکی دیموکراتی بێ بەوە نییە دەرسی دیموکراتی بخوێنی بەوە نییە وەزیر بڵێ وەڵا ئەتر ئێمە دیموکراسی و نازانم چی بەوە نییە لە ناو یاساکانان نووسرابێت بۆ سەیری پۆلەکە بکە ئەم پۆلە کۆمەڵە بنەمای هەیە یەکەم مامۆستاکە ئیشی چییە وانە حەزەکەم بەشێکی تەمان هەندێکم هێشتۆتەوە بۆ مەسەلی پرسیار وەڵام بەڵام بۆ چۆن پێناسی مامۆستاکە دەکەی مامۆستاکە هالی کارە نەک شەرحکەری دەرسە گوێزەرەوەی زانیاریە لە کتێبەکەەوە بۆ مێشکی قوتابی وامان نەوت وانە وتمان هاری کارە پشت و پەنایە کە دروستکەری کەش و هەوایی باش بوونە نەک باشکردنە بە زۆر کەسێ باشکەی چاوی دەربێنی ئەگەر باش نەبێت دروستکەری کەش و هەوای باش بوون و فێربوون و زیاتر زانین و باشترکردن و ئەمانەیە و خوێنکانش لەناو خۆیانە ئەبێ هەست بە ئەندامەتی و خەڵک بوونی خۆیان بکەن هەرچەندە یەکسان نین هەرچەندە مامۆستاش دەزانێت ئەمانە یەکسانین بەڵام چۆن ئەم پەیوەندێ دروست ئەبێت قسەکە لەوە نییە کە ئێمە لە کوردستان نیمانەیە هەمانەوە ئەوە دیارە ئەتوانین ئەمە بکەینە پێوەەر بیکەینە ستاندارد لەسەر ئەو بنەمایە خۆمان وەکو مامۆستا پۆلەکەمان خەڵک خوێنگەکانمان بپێوین باشە مامۆستا لەگەڵ خوێنکارەکانی بەشێکن لەو زنجیرە ئەگەر پۆلەکە ئەگەر قوتابخانەکە ئەگەر زانکۆکە ئەگەر بەشی زانستیەکە بە هەمان شێوەی زنجیرێکە باشە تۆ وەکو زنجیر سەیری بکە نمونەیەک دەڵێن بۆ نمونە پۆلی دیموکراتی کۆمەڵک مرۆڤی تێ خۆیان کێشەکانی پۆل چارەسەر دەکەن مادەم تۆ پۆلێکی دیموکراتی کێشەکانی پۆل ئەندامانی پۆلەکە چاکیەکەن کە مامۆستا و خوێنکارەکانە و هەر کەسێکی تر کە پەیوەندی بەو پۆلەوە هەیە بۆ نمونە کاتێک کە کێشەیەک دروست ئەبێت لە نێوان خوێنکار و مامۆستاکان کە مامۆستا چاو لە تەلەبە سوور ئەکاتەوە لەبەرەوەی ئەڵێ من مامۆستام حەقی ئەوەم هەیە وا بکەم من مامۆستام ئێستا بۆ نمونە ئەو مامۆستا کاروان کە نمونەی هێنایەوە ینی ئەم کەسێکی بەتەمەن لە مەکتەبێکدا کە دڵێ قۆنەرە ئەوە شوێنێت و قسە ئەکات و ئەمانە بەڕاستی ئەو کەسە ئەم نەفەرە لەسەر جادە وا لە گەنجێک وا لە مناڵێک وا لە شتێک بکە لێ قبول ناکرێت لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی هەر شتێکەوە بێت لە ڕووی یاساییش و تەنانەت لێی قبول ناکرێت خێرە وا لە پۆلدا ئەم شتانە ڕوودەدات و کەسیشی لەسەر دەرنەکراوە کەسیشی ینی خێرە زمانی من کە من لە قوتابخانە بووم لە 90
لە 91 و 92 کە ئیتر لە عێراق بڵێ لە ئاوارەی هاتینەوە من بەڕێوەبەری قوتابخانەکەم بیرمە ئێسش لە بەرچاومە لە منداڵی هەڵدا هەڵدا شەقی هەڵدا بڵتەی لێدا شەق هەڵدان یعنی ئەوە شتێکی زۆر سێرە ئەو مامۆستایە ئەو نەفەرە ئەو پیاوە ئەگەر لە دەرەوە لە کۆڵان وا لە منداڵکە هیچ کەس لێ قوڵ ناکات لە 91 و 92 من بیرمە ئێسش ئەوە مامۆستا کاران باس دەکات دەڵێ براکەی لە شتێکە ڕوودەدا خێرە ئەو مامۆستایە ئەتوانێ وا بکات بەشێکی ئەوەیە کە مامۆستا بوونی خۆی بەکاردێنێ پێگەی سیاسی خۆی وەکو مامۆستا بەکاردێنێ ئەو حەقە بە خۆی دەدا کە وا بکات بۆیە دێ چی ئەکات لە دەرەوەی هاریکاری لە دەرەوەی پەیوەندیەکانی پۆل هێزێک بەکاردێنێت بۆ چارەسەرکردنی کێشەیەک کێشەی لەگەڵ خوێنکارەکەی هەیە دێ ئەوە بەکاردێنێ ئەگەر خۆشی بە شێوەی جەستە نەیتوانی دەچێتە دەرەوەی پۆل لەگەڵ بەڕێوەبەر قسە ئەکات یعنی سیستەمەکە بەکاردێنێت ینی شتێک لە دەرەوەی پۆلەکە بەکاردێنێ بۆ چاسەرکردنی پۆلەکە هەر کاتێک خوێنکار و مامۆستا لە دەرەوەی خۆیان لە دەرەوەی پەیوەندیەکانی خۆیان پەنایان بردە سەر بەرهێزێکی تر بۆ چارەسەرکردنی کێشەکانیان پەیوەندی دیموکراتی لەو پۆلەکەدا نامێن کەواتە ئەو پۆلە سیفەتی دیموکراتی بوون لە دەست دەدا یان بەشێکی سیفەتی دیموکراتی بوون لە دەست دەدا یان پێگەی دیموکراتیەکەی لەق دەبێ باشە بە هەمان شێوە خوێنکاریش مامۆستا پەنا ناباتە شتێکی دەرەوەی پەیوەندیەکانی نێو پۆلەکە خوێنکاریش بە هەمان شێوە بۆچی لەوکە لە پۆلی دیموکراتی کۆمەڵێک مرۆڤی تێدایە خۆیان کێشەکانی پۆل چارەسەر دەکەن مامۆستا ئاسۆ دەڵێ دکتۆر چۆن ئەم هەمانگیە دروست بکەین خوێنکاریش دەرک بەوە بکات ئەندامەوە ببێتە سیلسیلەی زنجیرەکە مامۆستا ئاسۆ ئەوە ئەکرێ بیکەینە پرسیارێک بۆ جەنابەت و بۆ مامۆستایانی تر ئەکرێ بیکەینە پرسیارێک دەتوانم هەروە ئاماژەیەک بکەم بەوەی کە هەفتەکەی تر باسمان کرد وتمان بەشداری فێربوونی بەشداریکردن بە بەشداریکردنە وانە درک بەوەی کە خوێنکار ببێتە ئەندامی پۆل کردنیەتی بە ئەندامی پۆل ئەگەر خوێنمان بۆ نمونە بە شێوەیەکی گشتی مامۆستا دەسەڵاتی زیاترە لە خوێنکار هەند چەندە بە ژمارە خوێنکار زۆرترن بەڵام لە سیستەمە پەروەردەیەکەدا کە سیستەمێکی سیاسیە یەک کەس کە مامۆستایە دەسەڵاتی زیاترە بۆیە ئەرکی مامۆستا لە هێنانە گۆڕەی بەشداری پێکردن و هێنانە گۆڕەی فێربوون و هێنانە گۆڕەی ئەندامبوون و پۆلی دیموکراتی دەوری زۆر باسیەکەی نیشەڵە بەڵام ئەگەر مامۆستا خوێنکارەکانی بکاتە ئەندامی پۆلەکە و خۆشی ئەندام بێت ئەندامبوون هەستی ئەندامبوون و دەرک پێکردن زیاد ئەبێت زنجیرەکە ئەبێ خۆیان ئەم زنجیرە دروست بکەن لە دەرەوەی خۆیانەوە ناتوانن زنجیرەکە دروست بکەن دەکرێت هاوکاری دەرەوەی خوان وەرگرن بەڵام هێزێک لە دەرەوە بێت بە زۆر بڵێ ئێوە دەبێت دیموکراتی بن شتی وا دەبێت دێتەوە سەر هەمان قسەی کە ئەمریکا دێ بە زۆر بە ئێمە دەڵێ دەبێت ئێوە دیموکراتی بن بە خەڵکی فلان وڵات دەڵێ بە ینی دێنەوە سەر هەمان مەسەلەی هێنانی دیموکراتی هێنانی معریفە سەپاندنی معریفە سەپاندنی فێربوون سەپاندنی دڵخۆشی وەکو بڵێ بەیەکێ چاو سوورکەیتەوە لە منداڵێک بڵێ وڵی پێ نەکەنی دڵت خۆش نەبێت چاوت دەردێن یانی شتێکی لەو بابەتانە شتێکی زۆر سیر دەبێت بەڕاستی بەڵام دەکەینە پرسیار و ئینشەڵا گفتوگۆی لەبارەوە دەکەین بەڵام ئەوە گرنگە بزانین پۆلی دیموکراتی کۆمەڵێک مرۆڤی تێدایە خۆیان چارەسەری خۆیان هەر کاتێ یەکێک ئەندامێکی پۆلەکە هانای بردە بەر هێزێکی دەرەوەی پۆلەکە بۆ کێ چارەسەرکردنی کێشەکان سیفەتی دیموکراتی بوونی یا نامێنێت یا لەغ دەبێت یا کێشەی تێدەکرێت ئێمە باسی چیمان کرد باسی خوێنکارمان باسی مامۆستامان کرد باسی خوێنکارمان کرد باسی ئەومان کرد کە هەمویان ئەندامن لە پۆلێکدا کە وەکو زنجیرێک وایە بەڵام شتێکی دیکەش گرنگە مامۆستایەک خۆی دیموکراتی نەبێت لە دەرەوەی پۆلدا ناتوان لە ناوەی پۆلدا دیموکراتی بێت یعنی چی یعنی ئەم پەیوەندیانە پەیوەندیەکانی مامۆستا تەنها لەگەڵ خوێنکارەکانیدا نییە بەڵکو لەگەڵ مامۆستایانی دیکەدایە لەگەڵ پەیوەندیەکانی لەگەڵ مامۆستایانی دیکەشدایە وەکو مامۆستا باسی کرد لە تێبینیەکەی لە خوێندنگەی دیموکراتی
لە خوێندنگەی دیموکراتیدا مامۆستایانیش هاریکاری یەکترن بۆیە کۆمەڵی قسەکان دێتەوە سەر مەسەلەی پەیوەندیەکان پەیوەندیەکە بۆ دەستگرتنی یەکترە بۆ پشتوپەنابوون یەکترە مامۆستاکانیش پشتوپەنا یەکترن نەک دژی یەکتر بن نەک بڵێ تۆ حەق نەبێ بەسەر دەرسەکەی منەوە نەک بڵێ ئیشی تۆ نییە بە من وا بڵێ یا قسەم لەگەڵ یان تێبینیت لەسەر دەرسەکەی من هەبێت یان لێ بترسێ ئەوکو باسمان کرد پاشقول لە یەکتر بگرن مامۆستایانیش ڕقیان لە یەکتری بێت مامۆستایانیش هاریکاری یەکترن وەک چۆن لە پۆلێکدا وەکو زنجیر وایە یەک دانە کەس بێهێز کرابێت کۆی زنجیرەکە بێهێزە بە هەمان شێوەش بوونی مامۆستایەکی بەهێزکرا و سەرەتای بەهێزکردنی هەموو مامۆستایانە مامۆستا ئەم قسەیم لێ وەرگرن کە دەڵێم یەک دانە مامۆستا لە ناوەندێکدا کە خەڵک پێک دەهێنێت یەک دانە مامۆستا بەهێز کرابێت بنەمایەکە بۆ بەهێزکردنی هەموو مامۆستایان بۆچی لەبەرەوەی زنجیر کاتێکە یەک دانەی زەعیف بوو هەموو زنجیرەکە زەعیفە ئیتر تۆ با خۆت ئەزەڵاتت هەبێ و خۆت 20 ساڵە مامۆستایت و خۆت کولفی کولیت و خۆت موسەیتریت و بەکەیفی خۆت چیەکەی مادەم لە قوتابخانە و لە خوێندنگەکە و لە زانکۆکەی تۆ لە بەشەکەی تۆ ئەوەی کە پەیوەندیت پێوە هەیە ڕاستەوخۆ تەمەن تا نزیکتر بێ زیاتر پێوەستی و لەسەری بەرپرسیاریت باشە کاتێک هاوڕێکانت لە مامۆستان و لە ژووری مامۆستان دائەنیشن و مامۆستایەک لە مامۆستاکان کێشەی هەیە ئەوە بزانە تۆش کێشەت هەیە با ڕاستە و خۆش نەبێت بەڵام چونکە ئەندامێکیت کێشەت هەیە ئەگەر هەستت پێ نەکردووە ئیترەوە لەبەرەوەی ئێمە ینی سیستەمەکەمان سیستەمێکی دیموکراتی نیە ئەوشتانەمان بەلاوە گرنگ نەبوو هەر مامۆستا بۆ خۆی هەر کەس بۆ خۆی کەس بە کەس بوو بەڕاستی شتێکی زۆر گرنگ ئەوەیە کە کاتێک کە مامۆستایان بێهێز دەکرێن و خوێندنگەکە مانای خوێندنگەکە بێهێزە مانای وایە خۆی هەر مامۆستای لە مامۆستاکان بچێتە پۆلەکەی خۆشی و بەتەنیاش بێ هەر بێهێزە با بەهێزیش بێ وەکو خۆی بەڵام چونکە ئەندامی زنجیرەکەی هەر بەهێز حسابە بەڕاستی پەروەردەی دیموکراتی لە ناوەندێکی بەهێزکراودا ناتەگۆڕێت ئەگەر خوێندنگەکە مامۆستاکانی بەهێز کرابن یەک دانە یا 20 دانە یەک شتە مادەم یەک دانەی بێهێزە کەواتە ئەوەندی هەموو بەهێز کراون ئەگەر مامۆستا بێهێز بوو و خوێنکارەکەش ئۆتۆماتیکی مامۆستاش ئەندامی پۆلە کەواتە یەکێک لە ئەندامانی پۆلیش بەهێزە کاتە خوێنکارەکانیش بەهێزن کەواتە کۆی خوێندنگەکە بەهێزن ناوەندەکە بێهێزە بەڕاستی پەروەردەی دیموکراتی لە ناوەندی بەهێزکراودا ناتەگۆڕێ بەهێزکراو ناڵم بێهێز دڵم بێهێزکراو ئەگەر بیرتان بێت هەفتەکەتر باسی توانامان کرد باسی بێتواناکردنی سیستەماتیکمان کرد بۆی تۆ سیستەمێکت بۆ دانراوە تۆ بەهێز نەبیت تۆ هەر یەکەوە خەریکی ئیشی خۆی بێت پۆلەکان لە یەک جیاکردن و دەرسەکان لە یەک جیاکردن و دەرسی بیرکاری حەقی نییە بەسەر دەرسی ئاینەوە دەرسی زانست حەقی نییە بەسەر دەرسی کۆمەڵایەتیەوە جوغرافی حەقی نییە بەسەر نازان هەر یەکەوە دەرسی خۆیڵێتەوە هەر یەکە پسپۆڕ ئیشی خۆی شتەکان بەش کراوە معریفەکان معریفی پەیوەندیدار نین بیرتان دێ باسی چەند دەرس باسی معریفەمان کرد معریفەکان معریفی پەیوەندیدار نین باشە کێشەکانی دەرەوەی پۆل کێشە کۆمەڵایەتی و سیاسەکان حەقیان بەسەر ئینەوە مامۆستا باسی سیاست مەکە باسی مەعاش مەکە سیارەت تێکچوونکەی پەیوەندی بە دەرسەوە کۆمەڵی لەو بابەتانە کە ناوەندێک بێهێز کرا پەروەردەی دیموکراتی نایەتە گۆڕێ کەواتە بۆ ئەوەی پەروەردەی دیموکراتی بێتە گۆڕێ دەبێ ناوەندەکە بەهێز بکرێ دەبێت بەهێز بکرێت بەهێزکردنەکەش بەچی دروستە بێت بە خەڵک بوون بە هاوئاهەنگی دروستە بێت دەڵێ پۆلی دیموکراسی لە سیستەمی فرەمامۆستایی دەوری دەبێت فرەمامۆستایی واتە دەگونجێت تۆ سیستەمە تۆ ئەو سیستەمە پەیڕۆ بکەیت بەس مامۆستای هاوکارت پەیڕەوی ناکات کەواتە سیستەمەکە سەرکەوتوو نابێت دەکرێت ینی تاوان ئەگەر باسی سیستەم بکەین دەبێت سیستەمەکە وا بکات کە ئەو شتانەی کە بۆی دانراوە بێتە گۆڕێ ئەگەر نهاتە گۆڕێ ئەوە ینی پێویستە یان ئەبێ سەیری یا بتین سیستەمەکە تەواو نییە یان بزانین بۆ ئەم مامۆستایانە تەواو نییە بەڵام ئەگەر مەبەستەکە لەوە بێت کە لە ناوەندێکدا یەکێک لە مامۆستاکان ناتوانێت بیکە یان نایکات یان نایەوێ بیکە یان نەزەم چی ئیترەوە کێشەیە مادەم کێشەیە ئەبێت چارەسەر بکرێ ئەگەر بڵێ من حەقم نییە بم چارەسەر ناکرێت کەواتە تۆ لە زنجیرێکدای کە بێهێزە کەواتە تۆش بێهێزی
ئێتت با تۆ دڵت بە خۆت خۆش مەکە بڵێ من حەقم نییە وەڵای منەوەم لەسەر یکەم چی بکەم چی بکەی شتێکی ترە من هەمومان بە شێوە لە شێوەکان ئاگامان لێ بێدەسەڵاتین بەڵام گرنگەوەی بزانین بۆچی بێدەسەڵاتین و ئایا پێمان باشە بێدەسەڵات بنیان نا بەڵام ئەوەندە بزانین کە لە ناوەندێکی بەهێزکراودا پەروەردەی دیموکراتی نایەتە گۆڕە تەمان شتی دیش نایەتە گۆڕە ئێستا باسیەکەین ڕاستیتان بوێت فێرکردن و فێربوونی باش لە نوێن مامۆستای خاوەن هێز و خوێنکاری خاوەن هێزدا ڕوو دەدات یعنی تەنانەت مەسەلەی فێرکردن و فێربوونەکە بەوەی کەشت زانین ئەگەر بە شێوە ڕوتەکەشی باسی بکەین فێربوون و فێرکردنی باش خەڵکی بێهێز خەڵکی بێتوانە ناتوانێت فێربوون و فێرکردنی باش بێنێتە گۆڕێ ناوەندێک بێهێز بوو ناتوانێت هێز دروستکە ناوەندێک بێهێز بوو ناتوانێت هێز دروستکە باشە با کتێب لەبەر بکرێ و با نازانم زمانەکە بزانێ باش چیەکە و چیەکە و چیەکە بکرێ باشە فێربوون و فێرکردنی باش کەسی بەهێزی دەوێت ناوەندی بەهێزی دەوێت فێربوون لە نێو کەسانی دەستە پاچە و داما و بەهێزکراودا ڕوو نادات یعنی بە کورتەکەی تۆ ئەگەر بتوێت بەڕاستی بە باشی فێربی ئەبێ لە پۆلێکی دیموکراتیابی ئەبێ مامەڵێکی دیموکراتیانەت هەبێ ئەبێ بۆچی باسی ئەوما کرد پەیوەندی دروست ببێ من چی لە مەعریفەیەک بکەم خەڵک لێک دابڕێ بۆ نمونە چی لە فێربوونیەک بکەم ئایا بەڕاستی ئەوە فێربوونە کە من لەوەتەی کتێب ئەم کتێبم خوێندەوە ڕقم لە خەڵکەستاوە ئەوە کەی فێربوونە ئەوە کەی فێربوونە لەوەتەی شەهادەم وەرگرتووە پۆزم نایە لەگەڵ کەس قسە بکەم خۆم بەشتە زانم ئەوە کەی فێربوونە ئەوە کەی فێربوونە کە قوتابخانە و ناوەندی خوێندن خەڵک خراپ بکە نەک باش بکە ئایا پێی دەڵێن فێرکردن و پێی دەوترێت پەروەردە ئایا ناپەروەردەکردن نییە یا خراپ پەروەردەکردن نییە ئەوە بۆیە بە شێوەیەکی ڕاستی ئەگەر ڕاستیت بوێ تۆ مەسەلەی دیموکراتیش وەلاوانێ باوەڕت بە دیموکراسی نییە و کۆمەڵە کێشە لەگەڵ دیموکراسی هەیە و چی فێربوونی ڕوت لە دەرەوەی دیموکراسی نایەتە گۆڕی بۆ بەو شێوەیە کە باس ناکە زەمان دیموکراسی بۆی کە تۆ ینی هەر خەریکی شتەکەی خۆت بیت و لە بڵقی خۆت دابی چیت بەچی کردووە تەمەن نمونەیەکم هەیە بۆتان بۆ مەسەلەی چۆنێتی پێناسەکردی مامۆستا ئێستا باسیەکەین کە چۆن وایە باشە ئەمە باسی مامۆستا باسی خوێنکار باسی ناوەندەکەشمان کرد کۆمەڵگەی دیموکراتی تۆ لە خوێندنگەکان و لەو شوێنانەی کە گوایە شوێنی گەشە سەندن و شوێنی بەرەو پێشچوون و شوێنی فێربوون و شوێنی پشت و پەنابوون و شوێنی دەرک پێکردنی گرنگی هاو ئاهەنگی پشت و پەنابوونە لەو شوێنانە ئەگەر ڕوو نەدات ئەگەر هەلەوەی هەست بە ئاسوودەیی نەکەن هەست بە ئارامی و باشبوون نەکەن هەست بەوە بکەن کە بێ پشت و پەنان لە کۆمەڵگەش داوا ئەبن خۆ کۆمەڵگە ینی ئێمە باسی چیەکەی پەروەردەی دیموکراتی و گۆڕانکاری کۆمەڵایەتی بەڕاستی گۆڕانکاری کۆمەڵایەتی لەو حاڵەتانە ڕوودەدا لەو شوێنانە ڕوودەدا لەو شتانە ڕوودەدا بە منهەج تەواوکردن ڕوو نادات بە گۆڕینی منهەج ڕوو نادات بە گۆڕینی کتێبەکە و هێنانی سویدی ڕوو نادات بە گۆڕینی ناوەڕۆکی کتێب ڕوو نادات بەوە ڕوودەدات ئەم ناوەندی کتێب ناوەڕۆکی کتێبە چ کاریگەریەکی لەسەر پەیوەندیەکان هەیە باش یەکێک لە خاڵەکان کە پەروەردەناسی ڕخنەیی کریتیکەل پێداگۆجی گرنگی پێدەدا بە تایبەتی کە پاولۆ فرێرێ کێکێکە لە دامەزرێنەرانی قوتابخانەی کریتیکەل پێداگۆجی با مەسەلەی توندوتیژیە مەسەلەی چەوساننەوەی ئێمە زۆر جار هەیە بیر لەوە دەکەین و دەوازین قوتابخانەیەکی توندوتیژەوەیە کە مامۆستاکەی قۆنەرە ئەگرێتە تەلەبە وازانین توندوتیژەوەیە کە مامۆستا گوێی تەلەبە ڕاکێشێ داری لێدات هەڕەشەی لێ بکە چای لێ سوورکاتەوە پێمان وایە تەنها ئەوە توندوتیژی ئەوانە توندوتیژین بەڵام توندوتیژیانە ئەتوانی بڵێ ئەها ئەوە توندوتیژیە و لەوە چێ چوزان یاسایەکی بۆ دەرکەی سەرزەنشتێک وی نەسیحەتێ بکەی بەڵام بەڕاستی توندوتیژی تەنها ئەوە نییە توندوتیژی چییە لە هەر کۆبوونەوەیەکدا لە هەر بەریەککەوتن و دروستکردنی پەیوەندیەکدا کە نادیموکراتی بوو یعنی لەسەر بنەماکانی دیموکراتی نەبوو هەرکەس بۆ خۆی بوو
هەر کەس بۆ خۆی بوو کەس بە کەس بوو باشە با زۆریش بن پێکەوە ئەگەر طبعاً لەو کۆبوونەوە هێزەکە هێزێکی دیموکراتی نەبوو باشە مامەڵەکە مامەڵەیەکی دیموکراتی نەبوو و نادادپەروەر بوو ئەوە توندوتیژە سەری لە توندوتیژیەوە دەرەچێت بۆچی لەبەرەوەی تۆ کۆمەڵێک هەن توانیان هەیە کۆمەڵێک هەیە بێتوانان توانە دارەکان ئاگیان لێ بێتوانەکە نییە ئێهمالیان ئەکەن بەشداریان پێ ناکەن پشتیان تێەکەن ڕویان لێوەردەگێڕن خەریکی خۆیانن ئاگیان لە کەس نییە بە شێوە لە شێوەکان تۆ کە سەرت خستە ناو یەک و خەڵکت دەرکرد دژی ئەوەسی نایهێڵی فێر بێت نایهێڵی فێر بێت دەری ئەەکەی لە بازنەکە دەری دێنی پشتگوێی دەخەی باشە خەریکی ئیشی خۆتی حەقت لەسەر ئەوانەی تر نییە دەست بە کڵاوی خۆتەوە دەگریبانەی بات توندوتیژی ئەوەیە کە دەست بە کڵاوی خۆتەوە بگریبانەی بات باشە پاولۆ فرێرێ ئەڵێ چی ئەڵێ لە هەر ناوەند و کەش و هەوایەکدا کەسانێک ڕێگری لە فێربوونی مرۆڤەکان بکەن ئەوە ئەو ناند و کەش هەوای توندوتیژانی تۆ لە هەر ناوەندێک لە هەر کۆبوونەوەیەکدا خەڵک لێی فێر نەبوو گەشەی نەکرد باش نەبوو ئەو ناوەندەکە توندوتیژە ئەو ناوەندە ناوەندێکی توندوتیژە با چاوسوورکردنەوەی تێدا نەبێت با گوێڕاکێشانی تێدا نەبێت با ئەزیێتدان و قسە پێوتنیش تێدا نەبێت هەر ناتوندوتیژ چونکە لە هەر بەریەککەوتنێکدا ئەبێ گەشە سەردن ڕوودا لە هەر کۆبوونەوەیەکدا دەبێت خەڵک فێر بێت خەڵک باشتر بێ خەڵک پەروەردە ببێت کاتێک کە وانە بوو ئەوە توندوتیژە بەو قسەیم پاولۆ فرێرە کۆتایی پێدێنم لە وانەی داهاتوو ئینشەڵا باسی شوێن دەکەین باسی وەکو نمونەیەک بە نمونەیەکی ئەمەلی باسی شوێنی فیزیایی دەکەین یعنی باسی سەر کورسیەکە دەکەین باسی شێوەی پۆلەکە دەکەین کە تا چەند ڕۆحی دیموکراسی گەشە پێدەدا یا دەپوکێنێتەوە ئەم شتانەیە کە دەکەین تا چەند کاریگەری لەسەر پەیوەندی هەیە ئایا لە هەر شوێنێک بووی شوێن حەقی لەسەر دروستبوونی پەیوەندی و فێربوون و گەشەسەندن هەیە یان نییە تا چەند هەیەتی یا تا چەند نیەتی باسی ئەو لایەنانە دەکەین